ئێمە لەم گەڕەکەین تقریبان لە 2023 ئەم گەڕەکە خاسە بوو دۆڵ وەهای تایە تا ئەمڕۆ 2 مەتر و 3 مەترە مجموعەی خان و هاتن فەقیر و نەکبەت و هەر هەمووی هاتن کە خەڵک کەرکووکی ڕەسەنن هاتنە لێر مجموعەی خانوویان دروست کرد منیشێ لەوانە بووم کە مجموعەیەک خانوویان دروست کرد عینەن بە قەرز بێ بەم لا بێ بەولا بێ هاتینە لێرە توشتمان دروست کرد لە 2023 تا ئەمڕۆ عالەمە دانیشتووە هیچ کێشەی نییە تقریبا دەور 400 ماڵە 400 ماڵ کوردی تایە عەرەبی تایە هەمووی تایە تورکمانی تایە دوێنێ پێرە مجموعەیە کاتوونەوە دیارە بە بۆنەی ئەم بینایی تازە کە پێر بینایی محافظە و بینایی ئەم بینایی مستشفایە مجموعەیە کاتوونە بەناوی استثمارەوە وا دیارە ئەڵێن ئەم زەویانەمان هەر هەمووی فرۆشتووە کڕیومانە استثمار هاتووە ئەلێرە بینایە دروستکە نازام چی مجموعەی وەرەقەی دروست کردووە تەبلیغ ماڵەکانیان کردووە وتیانە بۆ ماوەی 3 ڕۆژ ئەبێ هەر هەمووی چۆلیکە باشە معقولە ینی بەم ڕەمەزانە عالەمە بۆ ماوەی 3 ڕۆژ ینی ماڵ تقریبا دەور 400 خانووە عالەمە چیەکات